سیستمە سەرمایەداریە هەوڵیاوە کە ئەم بێت مۆدێلەکانی جوانی و جوانی ژن دەستنیشان بکات و جوانیەکان تەنها لە کۆمەڵێک جوانی ڕووکەشە چڕ ئەکاتەوانە و ژنیش زۆر بە ئاسانی ئەبێتە شوێنکەوتی ئەم سیستمە و لە ئێستا زۆرترین تەرکیزیان لەسەر بەکارهێنانی جوانیە ڕووکەشیەکانە و تەرکیز لەسەر جوانیە جەوهەریەکان بەرەبەرە بەرەو کەم بۆ نەڕاتەوە. بەدڵنیایی ئەمە قازانجی مادیە پێش هەموو شتێک لەبەرەی ئەوان بۆ ساختکردنەوەی کاڵاکان و کەرەستەکانی جوانکاری بۆ ساختکردنەوەی ئەو جل و بەرگ و فاشنانەی کە دیزاینەکەن و لە هەمان کاتیشا بۆ ئەوەیە کە حەزی پیاوچی ئەوێ یان چاوی پیاوچی ئەوێ چ جوانێکی لاپەسەندە سێرەکەی تەطبیقەکەن بەسەر ژنە و ئیسپاتێکن بەسەر ژنە کە ئەمە مۆدێلی ساڵە یا ئەمە مۆدێلی وەرزە بەمەش ژن بە شێوەیەک لە شێوەکان ئەکەوێتە ژێر ئەو هەژمونەوانە و ئەبێتە بەکارهێنەر وەجگە لە بەکارهێنەر زیاتر نییە. ئەهەمیەتکردنی ژن لەو پێگەشە کە پێگەی کارکردنی خۆیەتی کە حەقی خۆی پێنادرێ مەسەن پارەی کەمتری پێدرێ کاتی کەمتری بۆ تەرخانەکرێ ئیشە ڕئیسیەکانی پێنادرێ ئیشی بەڕێوەبەر و ئیشە فکریەکانی پێنادرێ زیاتر ئیشە تەرفیهیەکانی پێدرێ ئەمەوە ئاکا دووبارە ژن زوڵمی لێ بکرێتەوە لە کۆمەڵگایە لە ڕێی ئیشەکەیەوە بەڵام وەک پرسیارەکەی خۆت کە ئەڵێ ژن کاتیەوە نەهاتۆ بیر بکاتەوە فعلەن هەرزوو کاتی هات بیر بکاتەوە بەڵام ژنیش بە ناچاری ئەو ئیشانە وەرەگرێ کاتێکە پێویستێتی بۆ مایشەتی ژیانی ژن بەجددی ژنی کردووە بە کاڵا لە کاڵاش دەری کردووە ژنی مەشلول کردووە ژنی خەریک کردووە بەخۆیەوە و بە کونوکە لەبەری ماڵەکەیەوە یعنی کردوێتی بە تەکید کردوێتی بەڕەبەتل بێت یعنی ئەوە نشتی جوانی بۆ ئەکا لە ناو ماڵەکەیە ئەوە نشتی جوان بە ئەقسات و بە ئەنوا وشکاڵشتی داهێناوە ئەم سیستەمی سەرمایەداریاڵێ بۆت نیە ئێستا ناتوانانی بیکڕی فەرمەوە من پارەکە مەیە بە من سمانگانە ئەوە نەبەرێ بەڵام فەرموبی بە ماڵەکەی خۆت تو هەتا ماوی ئەبی بە عەبدی ئەبی بە کۆیلەی ئەو سیستەمە هەموو شتێکی جوانمانە بوو لەبەرەوە باشترین شدەوەیە ژن بەخۆیان بێتەوە ژن بریتی نییە لەوەی کە ئاداتێک بێ یان بۆ یا ڕکلام وەرگێ یا ڕکلامی پێ بکرێ بەڵکو ئەبێ کائینێکی سەربەخۆ بێ بیر بکاتەوە خۆشەویستی مناڵ بۆ نمونە هەر یەکێکیکە لەو شتە زۆر خراپانە سیستمی سەرمایەداری کرد جگە لەوەی ژنەکەی بردوێتە ماڵەوە ئەڵە کارەکەرێکیش فەرموو بە سیستەمی بە نظامی عولەمە بۆی هێنێ لە وڵاتانی دنیاوی هێنێ دووبارە لەوێ لە یعنی مەحرومیان کا لە بەخێوکردنی مناڵەکەشیا لە تۆ پارەت هەیە بڕۆ خزمەتکارێ بگرێ لە ماڵەکەت داینێ جگە پێش ئەوەی سۆشەل میدیا بێت کاریگەری زۆری هەبوو عولەمە لەسەر تاکی لەسەر خەڵک بەعام و لەسەر ژن بە تایبەتی بەڵام دوای هاتنی سۆشیال میدیا یعنی زیاتر ئاکتیڤ بوو طبعا ئەمە لە هەر هەمووی مهمترە کە تۆ لە لەحزەیەکە خەڵک هەست بە بەواکە بینراوە لە بینەرەوە ئەبێ بە بینراو یعنی و کاتە زیان لە تۆ ڕێ بەکارەهێنێ یعنی تۆ ئەزانی ئەگەر تۆ ئەمڕۆ من ئەگەر پۆستێ بکەم ئەبێ دوو ڕۆژ وەڵامی هاوڕەکانم بەمەوە مەشغوڵ مەکە لەبەرەوە ینی لە ئیش مەخا لە بیرکردنەوەیکی تر مەخا کە قەرارە و زەرورە من بۆ ژیانی خۆم بیری لێ بکەمەوە بۆ داهاتووی خۆم و مناڵەکانم بیری لێ بکەمەوە. لەلایەنی پەروەردە و خۆپەروەردەکردنەوە ژنان خۆیان بە تەواوەتی ئیهمال کردووە بەڵام کاتێک ژن خۆی پەروەردە کرد و خۆی قوڵ کردەوە یعنی خۆی پرچە کرد لە بواری فکریدا لە هەموو ڕوویەکە و کەسایەتی خۆی پەروەردە کرد ناکەوێتە ناو ئەو کەمینەی سیستەمی سەرمایەداری چکە مرۆڤ کائینێکی بەم شێوەیە کاتێک کە لە بواری فکری و لەلایەنی ڕۆحی و لایەنە ویجدانی و لایەنە فکریەکانی خۆی بە قووەت کرد ئەو کاتە ئەتوانێت لایەنە غەریزیەکانی خۆشی پەروەردەکە ئەتوانێت ببێ بە کەسایەتێکی پتە و لێ هاتوون تاوانبارە ئەساسیەکە ئەو عەقلیەتەیە کە نوێنەرایەتێکی سیستەمێکی دەسەڵاتدار ئەیکا چونکە سیستەمە دەسەڵاتدارەکان لە بەرژەوەندیانایە کە کۆمەلگایەکی نەزان و جاهیل بێ کێ نوێنەرایەتێکی ڕاستەقینەی کۆمەلگایژەکە ژنە ئەوەی پەروەردەی مناڵەکە ئەوەی کاریگەری ڕاستەوخۆ لەسەر پیاوی ژەکە ژنە لەبەر ئەوە بە پێوانی یەکەم لە بواری فکریدا کۆی لەکردنێکی قوڵ لەسەر ژن بەڕێوە ئەبن اینجا ئاراستەی ژن مەسەلەن واتای ژیان چییە چێژگرتنی لە ژیان بە چ شێوازێکە سیستەمی سەرمایەداری لە ڕێگەی ڕاگەیاندنەوە هێرشێکی بە لێشاوی ژەهراویکردنی عەقڵ ئەکات
و ئاڕاستەی ژیان و ئاڕاستەی ئامانجی ژیان تێک ئەدا لەسەر ئەو بنەمایە ژنێکیش لەوانەیە لەبەر ئەوەی لە کۆمەلگادا پێوان بۆ ژنێک سیستەمەکە بەو شێوەیە کۆمەلگا ئەگەوجێنێ پیاوێک تاکەکانی کۆمەلگا بەو شێوەیە ئەگەوجێنێ کە مامەڵەکردنیان لەگەڵ ژن پیێوانی ئەساسی ڕوخساری بێت. من پێم وایە ڕێکخراوەکان لە جیاتی پارە بڵاوکردنەوە لە جیاتی پرۆژە وەرگرتن و پارە وەرگرتن ئەتوانن تاکەکانی کۆمەلگا وشیارکەینەوە ئەرکی سەرەکی ئەساسی ئەوەیە چونکە من پێم وایە هەموو کۆیلەکردنەکان و هەموو چەسانەوەکان هەموو هەژمنگەرایەکان لەسەر ئەساسی فکر بەڕێوە ئەچێ بۆیە چەندە وشیاری فکری دروست ببێت لە لای ژنێکیش ئەوەندە ژن ئەتوانێت خۆی لەو هەژمونگەراییە پارێزێ چەندە لاوازی فکر و نەزانی هەبێ ئەوەندە ژێکوێتە خزمەتیەوە سیستەمەوە.